دوای هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی تورکیا و جارێکی تر هەڵبژاردنەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان بە سەرۆککۆماری تورکیا جگە لە نێوخۆی ئەو وڵاتە چاوەڕوان دەکرێت کاریگەری ئەم هەڵبژاردنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی دراوسێژ بگرێتەوە. Tarım ve hayvancılıkta لەبارەی پەیوەندی وڵاتی تورکیا بە هەرێمی کوردستان بە تایبەت لە ڕووی ئابووری ئەمنیەوە شارەزایەکی کاروباری تورکیا ئاماژە بۆ دەکات لە دوای بوونەوەی ئەردۆغان بە سەرۆککۆماری تورکیا پەیوەندیەکانی نێوان تورکیا و هەرێم خۆیان دەمێنن بەهۆی ئەوەی هەردوو لە بەرژەوەندی هاوبەشی جوگرافی و ئابووری و ئەمنی لە مێژینەیان هەیە. ئەو گەشەی کە هەمانە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر بە یارمەتی تورکیا کرا ئەمە حقیقەتێکە بە تایبەتی ژێرخانە ئەو ژێرخانەی کە هەمانە ڕۆڵی تورکیا تیا زۆر دیارە لە هاتنی ئوردەغان ئەم شتە بەردەوامە بێت لەبەرەوەی سنوورێکی ترمانە نەگەر هیچ وڵاتێکی تر کە یارمەتی دەرمان بێ ئاومان نییە تورکیا بۆ ئێمە زۆر زۆر گرنگە بۆمانەوەی ئەم قوارەی کە هەمانە حتا ئوردەغان لە دەسەڵات بێ هەرچەندە پەیوەندی بەغدا و ئەنقەرا باش بێت هەرێم هەر گرنگە بێت بۆ تورکیا لەبەر تورکیا پەیوەندی لەگەڵ هەرێمە تەنها ئابووری نیە پەیوەندیی ئەمنیش هەیە لە بینیان. لە ڕابردوودا هەردوو پارتی دەسەڵاتداری هەرێم بەجیا و لە ڕێگای شاندی حزبیەوە پەیوەندیان لەگەڵ وڵاتانی دراوسێ و بەتایبەت تورکیا و ئێران بەستووە. چاودێرێکی سیاسیش باز لەوە دەکات گرنگ و پێویستە دەسەڵاتدارانی هەرێم و لایەنە سیاسەکانیش بۆ جێگیری دۆخی ئابووری و سیاسی بە یەک گوتاری نیشتیمانی پەیوەندیەکانیان لەگە وڵاتانی دراوسێ و بەتایبەتی تورکیا بەردەوامی پێبدەن. هەرێم علاقاتی قدیمی هەیە لەگەر ئەنقەرە و پاشان بەغداش علاقاتی پاش 2003 علاقاتی باشی هەیە لەگەر تورکیا تورکیا بەبێ هەرێم سیاست لەگەر بەغدا ناکە و بەغداش پێی ناکرێ سیاستی یەکلایەنە بکە لەگەر ئەنقەرە بەبێ هەرێم سیاستمان ئەوەیە لە هەرێم پارتە سیاسیەکان یەکدەنگ بن لە سیاستی خارجی دوو دەنگ نەبن دوو ڕای سیاسی نەبن وەک کە لەناو هەرێم هەیە نەخێ دەبی یەک ڕابن یەک دەنگ بن یەک سیاست بن لەگەر تورکیا و لەگەر بەغدا حتا ئەنجامی ئەم سیاسەتە لە مەسلحەتی هەرێمی کوردستان بی. بە بڕوای چاودێران کوردانی باکووری کوردستان سوودمەندن لە سەرکەوتنی ئەردۆغان دووریژ نییە کورد و مەلەفی کورد لە وڵاتە بەرەو پێش بچێت بە تایبەت بە بەراورد بە کلژدار ئۆغڵی ڕکابەری کە لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکانیشدا بە ئاشکرا دانی بە مافەکانی کورددا نەدەنا هەرچی سەبارەت بە هەرێمی کوردستانیشە لە ئەگەری یەکدەنگی و یەکگوتاری و نەهێشتنی گەندەڵی و بە نیشتیمانیکردنی پەیوەندیەکانەوە دەکرێت سوود لە دەسەڵاتدارەتی ئێستای تورکیا وەربگیرێت. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.